لە زۆربەی وڵاتان و بەتایبەت ئەو وڵاتانی کە یاساتیاندا سەروەرە ئەو هاوڵاتیانەی تەمەنیان دەگاتە سەر و 6 ساڵ دەوڵەت ژیان و گوزەرانیان بۆ دابین دەکات و ئەرکی بەخێوکردنیان دەگرێت ئاستۆ. بەڵام لە هەرێمی کوردستان تەواو پێچەوانەکەی دەبینرێت. سەدان بە ساڵاچوو لەسەر شەقامەکان دەبینرێن کە بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان سەرقاڵی کار و کاسبین. بۆ ئەمەش دەبێت لەگەڵ ماندوێتی و ناڕەحەتیەکانی پیری و لەگەڵ سەرمای زستان دەستە و یەخە ببنەوە. وڵا ئەگە بچین بۆ چی مالم دەدی سەر ڕۆشتا ڕێڵی شاڵە نێمە یەمە ڕۆمەغا ڕۆژە دینارێکم دەست ناکەوێت هە لەگەڵ 6 ساڵ حکومە ئەبێ بەخێویکە بەس لەم وڵاتی ئێمە ئەم ساڵ دەبە دەوری 6 ساڵە من 150,000 بوو لەو پیرانە 6 ساڵە بڕیوانە پیرێژن و پیاوی پیران بڕی ئیترێتی دەست لێنەراوە تا ئەم دەقەیت نازەم لەو دو چی دەیەکەت وڵات دەبەخوا هیچمانێ جاگە ژیان وایە چیم دەم دەردی سەریە بوو برا ناکابرام بژێوێکی بێ مەعاشێکی بێت توانێت پێی بچاسێنێت نایێت ئیشی چییە بێ بۆ ئێدانیشت ڕێزی لێ بگیرێ بخرێتە شوێنێکی ئینسانێتی و احترامی بگرێت هاوکاری کرێت دەمعی کرێ فەقیر ئێستا هەیە ناتوانێت دەبێنەوت کڕێ. بارودۆخی خراپی ژیان و نایەکسانی کۆمەڵایەتی وای کردووە هاوڵاتیانی بەتەمەن لەسەر شەقامەکان بۆ پەیداکردنی 10,000 دینار لە ڕۆژێکدا زۆربەی شەقامەکان بە پێ تێی بکەن و چاوەڕێی ئەوە بکەن کەسێک شتێکیان لێ بکرێت. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن ئەگەر لە هەرێمی کوردستان یاسا هەبێت حکوومەت دەبێت ئاوڕێک لە ژیانی ئەو کەسانە بداتەوە کە بە ساڵاچوون و خراپی دۆخی ژیان ناچار بە کارکردنی کردوون. ڕۆژێ پێ دینارێکم دەست ناکەوێت ڕۆژێ 10,000 15 ئاوە حکومەت 2,000 مانگی 2,000 پۆلیسی تەقاوت بووم خانە نشین ناوەڵا ئەم بەکرێ خانوو معاشی نەبێ بێ ئاوا بۆ خۆی ئیشکە یام چێ کرێکاریکە یام چێ شوانی بکە ئاراوە ئیتر مەجبورە خەڵکیش خێر و خێرخواز و شیوە خێران ئینانێنێ یارمەتیان نەدەن بەخوا ڕۆژی وا هەیە 10,000 و ڕۆژی وا هەیە 5 و ڕۆژی واش هەیە هیچمان دەست ناکەوێت هەر مەسرەفەکەش لەسەر خۆمان. بەشێکی دیکە لە هاوڵاتیان پێیان وایە ئەوانەشی موچیان هەیە و لەسەر شەقام کار دەکەن هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە حکومەت موچیان وەک پێویست پێ نادات یاخود موچەکانیان هێندەکەمە بەشی پێویستیەکانی ژیانیان ناکات. ئەمە ژوا دەکات لە پاڵ موچەدا پەنا بۆ ئیشی سەر شەقام ببن. ئەمەش ئەوە دەسەلمێنێت کە لە هەرێمی کوردستان هیچ بایەخێک بە ژیان و گوزەرانی هاوڵاتیان نادرێت و تەنانەت هاوڵاتیانی بەتەمەن و بە ساڵاچووش دەبێت بەو تەمەنەشەوە هەر ڕەنج بدەن و ماندوو ببن.